ناخی خۆمانە دروست بکەین خۆشەویستی بەرامبەرەکەمان بۆ چواردەورەکەمان بۆ کەس و کارمان بۆ هاوڕێکانمان بۆ کۆمەلگاکەمان بۆ وڵاتەکەمان ئەمانە کۆمەڵێک گفتوگۆی زیاتر لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد پێنجێنی مامۆسای ئاینی و سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی کە ئەمڕۆ بە خۆشحاڵیوە لە ستۆدیۆ لەگەڵمانە ئامادەیە سپاسێکین دکتۆر زۆر بەخێر بێت زۆر سپاس سێواکەم سەرکەوتوو بن بێت و بانی موفق و سەبەر بن انشاءالله هەموو کاتێکی بەڕێزتان باش بێ دکتۆر پێشەوەی بچینە سەر بابەتەکانی کە باسێکین باسی گەرم ئەوەیە کە بانی جەژنەیە جەژنیە فرسەتی شەکە جەنابێت لێرەیت ئەگەر زانیاری یاخۆ ئەگەر ڕوونکردنەوەکەم بە ئێمە و بە بینەرانیش بزانین بانی جەژنە یاخۆت ماوێتی ڕەمەزان بەناوی الله الرحمن الرحیم درود و سڵاو بە سەگیانی پاکی سەرۆر و سەردارمان ڕەسوول الله صلی الله عليه وسلم وهروە یاران و هاوڵان و زانایان و خواناسان بگشتی سڵاو ڕێزم بۆی و بەڕێز و بۆ هەموو بینەران ئەپڕێزەکان تاعاتی مانگی ڕەمەزان خوای گەورە لە هەمووان قبوڵی کا ئینشاء الله توانیم بێتمان لە مانگەدا هەم خۆمان وەکو خۆمان داتایەکی خۆمان کردبێتەوە هەم باشەکانی خۆمان زیاتر کردێ و خراپەکانیشمان کەمتر کردبێ لە ڕاستیدا بابەتی بڕیاردان کە بەیانی جەژنەیە جەژن نییە بابەتێکە کە لیژنەیەکی تایبەت لە هەرێمی کوردستانە تێرخان کراوە بۆ دیاریکردنی ئەو ڕۆژە ناکرێتتر هەمووان ئێمە ببینە بڕیاردە لەو بابەتە ئەوان بڕیاردەدەن و ئەم بابەتە پشت بە دوو ڕێگەدا بەستەیە کە ڕێگەیەکی ئەمریتیە لە بەڵگەی فەلەکناسی و بە ڕێگەی ئەو ئامێرانی کە ئێستا لە بەردەستن لە خەڵ بەردەستی خەڵکا بۆ بینینی مانگ ڕێگەیشان پشە بەسێ بە حیساب و بە هەژمانکردنی ڕۆژ و مانگەکان و ساڵەکان ئەمانە بەڕاستی هەردوو ئەگەلەکە لە بەردەمی دیژنەکە و لە بەردەمی زانایانی ئەم سەردەمەیە کراوەیە بە هەر کامێکیان توانن دڵنیابوونێک بڕیار بن بە دڵنیابوون کە مانگی تازە و مانگی نوێ لە دایک بوو بێ ئەوەی کە ئێمە دەیزانین تا ئێستەکان لە ڕووی زانستیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زەحمەتە بتوانرێ لەگەڵ ئاوابوونی ڕۆژە مانگ ببینرێ لە مندەڤەرەدا چووکە تەمەنی مانگ کە لە دایکە بێ هێندە زۆر نییە بتوانرێت بە یەکێ لە ئامڕازەکانی کە بەردەستن ئێمەتە نابێت ئامڕازی زۆر دقیق نەبێت کە گەردوناسان ئەتوانین بەکاری بێن ئێمە بەڕاستی ناتوانین بە چاوی خۆمان ئەوە ببینین بۆ یەکە ئاماکەوێتەوە سەر ئەو لیژنەیە کە ئایا بە چ جۆرە ڕێگەی لەو ڕێگانە بڕیارەدا و دوایی لە کاتی خۆیان ڕایەگەیەنێ لەبەرەوە ناتوانین ئێمە ئێستا بڵین بەیانی جەژنە یا جەژنیە ئەگەرێکە کراوەیە و دانراوە بە لیژنێکی تایبەت خۆیان بڕیای لەسەردەن زۆر باش دکتۆر من بۆیان پرسیارم کرد ساڵی پار لە دوای 20 لە دوای 6 ڕۆژ لە تاوابوونی مانگی پیرۆزی ڕەمەزان فەلەک ناسان یاخود گەردوناسان لە ڕێگەی تەکنەلۆجیاوە باسییان لەوە کرد کە ساڵی ئایندا فڵانە ڕۆژی ئەونەی مانگی سێ ڕەمەزانەوە ئەونەی مانگی سێش جەژنەکەی بۆیە ئەم پرسیارم کردەوە بەڵێ ئێمە بەڕاستی حەزەکەین لە هەرێمی کوردستان باسی ئەوشان کرد بوو کە شەشی جەژنی قوربانە بەڵێ ئێمە توانین بڵێن ئەگە ئەو دەستگایی کە لە هەرێمی کوردستان چەند ساڵە هاوارەکەین کە دروست کرێ کەی بەڕاستی سنتەرێکی تایبەتە بەنبینینی مانگ و ئەمبانە لەگەڵ هێنانی ئەو ئامڕازانی کە تەکنۆلۆژی ئەمڕۆ بەردەستن ئێمەش هەمان بێ بۆی بتوانین بە شێوازێکی زانستی بڕیارەکانمان ڕێک دقیق بن ورد بن بڕیاری پێشوەختەش بن کە ئەڵێن کاتەکان کە ئەتوانرێ بکرێ بەڵام پێویستیمان بێکەم بە تەکنۆلۆژیا هەیە دووەمان بە سنتەرێکی تایبەتی زانستی هەیە. باشە مامۆستاکەواتە بە بچینە ناو بابەتەکە و باز لەوە بکەین کە ئایا چۆن بۆنە ئاینیەکان بکەینە هۆکارێک بوو ئەوەی کە بتوانین بێتە هۆی ئاشتەوای وەروا پێکەوە ژیانە نێوانماندا. لە ڕاستیە بوو ئەمە شریعەتی ئیسلامی کۆمەڵی ڕێکاری باشی کردوتە بەر ئەو ڕێکارانە خۆی هەموو لەناو خەڵکا پێش هەموو شتێ ڕێکارە ئەساسیەکان و بنەما ئەساسیەکان دروستکردنی خۆشەویستی و تەبایی لە نێوانی خەڵکە لە شریعەتی ئیسلامیە کاتێک لە کۆمەلگا ئەندامانی شوێنە کاپێکەوە ئەژین پێش هەموو شت پیانەڵێ کۆمەڵی مشتەرەکاتی زۆرتان هەیە خاڵی هاوبەشی هەمووانن کە یەکەم خاڵە هاوبەشەکەمان لە مەسەلەی خەڵقۆ دەست پێەکە کە هەمومان دروستکراوین هیچمان لە ئەستێرێکی ترۆ نەهاتوین هیچیشمان مەسەرەن ڕگەزێکی تری تایبەتی نامۆنین بە ڕگەزەکەی بەرامبەر کە پێماڵە هەمووشتان لە یەک خێزان هەمووتان لە ئادەم و ئادەمیش لەگەڵە ئەمانە لە شریعەتی ئیسلامی وەکو فکر وەکو هەزر لە ئینسان دروستێکە ئێکا بە ئایدیایەک بۆ مامەڵە لەگەڵ بەرامبەرەکانیە لێرۆ پێ دەڵێم جا خاک هاوبەش خاڵی هاوبەشتە
ئەو هەواکان خاڵی هاوبەشتە لە هەمان کاتا زەمن و تەمەنیش کە تێپەڕە بێ خاڵی هاوبەشی هەمومانە ئەو زمانەی کە ئێستا ئەمڕۆ لەدایک بووە هەزاران و چەندەها هەزاران کەس تیا هاوبەشین پێکە و کاری تیاکەین و زمانەکەش بەڕێیەکەین ئەمانە هەمویان لە ئیسلامە لەم بنەمایەوە ئاواهی پێم کۆمانەکاتەوە خاڵە هاوبەشەکان هێندە زۆرەکە ئەماکە بە ئەندامی یەک خێزان لێرۆم جادێنە سەر تایبەتمەندیەکانی هەریەکە لە ئاین و لە کولتوری خەڵکی تر پێش هەموو سیستان بەڕاستی ڕێزی داناوە لە بەرامبەر من ڕێز لە تۆ بگرم تۆ ڕێز لە من بگریم من لەگەڵ کەسێکی تر هاتۆ لەگەڵ دراوسەکە تا هەموو ئەمانە بابەتێکی پێڵم بابەتی ڕێک لە ئێستامە ئەم ڕێزە بۆ هەمووانە بێت دابش بێ بەسەر هەمووانە من بۆم نییە بەرامبەر تۆ ئیهانەکەم تۆ بەرام ئیهانەکەی لە سچێکە گەرمە سەر لەو شتانەی کەشتێکن کە ئیشی من نییە ئەمانە کە بنەمای ئەساسین بۆیە کە هەچی شتەکان و مناسب بۆنەکان هەیە پێکەوە هەمومان دابەشیکەین بەسەریەکە لێرە جاتێتەوە بۆ سەر بۆنە ئاینەکان بۆنە ئاینەکان خۆشبەختانەیەکی لەو سیفەتانەی کە هەیەتە بۆنەیەکە ئاینیش و ئینسانیشە لە هەمان کاتە نەکراوە بە بۆنەیەکی تایبەت تەنها ناوێکی تایبەت ناونراوە عید المؤمنین کە ناوێن لە جەژنی موسڵمانان ئیتر هەموو ئەم خەڵکانی کە موسڵمانن تیا هاوبەشن ئەوجگە خەڵکێکیش موسڵمان نەبێ بە هەمان شێوە لەگەڵ منە هەر لەو جەژنەیە هاوبەشە چووکە هەمنیشتیمانیە خاڵی هاوبەشی ترمان هەیە لەگەڵ یاکە کۆمانەکاتەوە بماکا بە هاوڕێ یەکتر کاوی یەکەم شە دەبێت بزانین بەڕاستی بۆنەی جەژن بۆنەیەکی تایبەتە بۆ خۆشەویستی دەبڕین بۆ دروستکردن تاتاکردنەوەی خۆشەویستیەکان نەخوانە خواستە ڕغبەخشینەوە ئەمە خۆی بۆ خۆی لە ناخوان نابێت دروست ببێ بۆنەیەکی خۆشیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێکە لە ماڵەکەی خۆی داچێتە لایەکێ لە خێزانەکان کە سەیدە عایشە گێڕێتەوە فەرمێن کە لە ڕۆژی جەژن نابوو من لە ماڵەوە بووم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات هاتوو چەند کچۆڵەیەکی گەڕەکەکە و منداڵان و ئەوانە هاتم لەوێ گۆرانیانەوتەوە گۆرانی بۆ خۆیان گۆرانی مناڵان کە گۆرانی بوغاف مەشهور بۆ لە ناو عەرەبی ئەنساریەکانە تایبەت بوو بە باسی ئازایی و هەڵەوەی و چۆن مەسەلەن پەلامای دوژمنانە دەن و چۆن مەسەلەن خۆیان دەستگارەکەن و چۆن دیفاعەکەن لە نیشتیمان و لە خەڵکی خۆیان سەید نەبووکە کە دێتە ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بینێ ئەمانەوە چییە ئەوە خەریکی کار و گۆرانی وتنەوە چی ئەم بابەتەدان لێرا دروست کردووە ئێوێ بێدەنگیانکە پێغەمبەریانە فەرمێ دەعهم یا دەعهما وازیان لێ بێنە ئەوە ڕۆژی هەموو کەسێک جەژنێکی هەیە ئەمە جەژنی ئێمێ با جەژن بە جەژن تێپەڕێ ئەبێ بەڕاستی یەکەم شت فێر ببین جەژن ڕۆژی جەژن با جەژن تێپەڕێنی کاو لێرەوە ئێستام کۆمەڵشتی قەدەغە کردووە لە جەژنە نۆ جەژنی حرام کردووە نابێت تازیە زیندووکەینەوە چونە سەر قەبرانی بەڕەوادانە ناوە نابێت چینە سەر قەبران بۆ لەبەر چی لەبەر چووکە ئەو ڕۆژە بێ ڕۆژێکی خۆشی بێ ئەو ڕۆژی جەژن تازیە و نەڕەحەتیەکانمان جیاوازە ئەڵە ئەم ڕۆژە ڕۆژ و بۆنەیەکە ئەبێ هەمومان تیا پێ بکەنین تیا خەندە دەربڕین سۆزۆ بژین لەگەڵ یەکترا ماوەڵی جوان لەگەڵ یەکترا بکەین بە لێرە ڕاو بگرم تخوا لە ئێستا خەڵک جمعان هەمووی ئەچێت بۆ سەر قەبران ینی یەکەم هەنگاویان کە لە دوای ناخواردن لە ڕۆژی جەژنە یەکسەر ئەچێت بۆ سەر قەبران و بۆ لای ئازیزانی ینی ئەمە ڕێگە پێدراوە ئەمە لە شریعەتی ئیسلام و عەرزم کردی شریعەتی ئیسلامی لەگەڵ ئەمە نییە گوتمان زیندووکردنەوەی ڕۆژ تەعزیە لە ڕۆژی جەژنەکە پێچەوانەی یەکترن ئەبێ ڕۆژی خۆشی بە خۆشی تێپەڕێ ڕۆژی ناخۆشی بە ناخۆشی تێپەڕێ ئێمە نابێ ئەم دوانێت تێکەڵکن بێکە بۆ ئەو کەسانی کە بەڕاستی پیان وایە وەفا بۆ مردووەکانیان ئەوەنی لە ڕۆژ جەژن سەدانیکەن سەدان ڕۆژی تریشی بەدەستەوەیە و ئەگەر بێ دوعاشی بۆ بکات لە ماڵی خۆشیان دوعا بکە هەر پێگا لە هەر جوێکێکە سەدەقەی بۆ کار پێگا مەرجێنسە قەبرەکەی دانیشتێ دوعای بۆ بکە لە ماڵەکەی خۆشی هەر سەدەقەیەک هەر دوعای بکە ئەوە گەشتۆ بۆ چێتە خانەی ئەوە لەبەرەوە لە شریعەتی ئیسلامی پێمانە فەرمێمە قەدەغەیە خۆی گەر بەڕاستی چەندی جا بە خەڵکی موسڵمان وتاوە خەڵکی موسڵمانی مولتەزیم پابەندە بەوە کە ناچێ بەڵام ئەوانەی کە ئاچن بەڕاستی ئەو خەڵکە عەشایرەیە بەشێکی ترتانێ لەم بێن ڕێنمای ئاینەکە جێبەجێ ناکات چێ پێچەوانەی ئاینەکەی خۆی مامەڵاکە یعنی دین پێڵە مەچۆ بەسەر تاوان بۆ ێژمارەکە بەڵێ بەشێکە لەوانە ناڕێن مەسەن تاوان چووکە تاوان ئەبێ شتێ بێت کە خوا نەخواسە جەریمەیەک جۆرە لە عەزادانی خەڵکی تیابێ ئەمە کەسەکە کە ئاچێ تەنها بۆ دڵنەوایەکردنێکی خۆی تایە مەسەن ئەوانەی بڵێن ئەڵێن پێچاواکردنی عادەتێکی شەرعیە عاداتی شەرعی کە نیشتمان هەیە پێڵێن عادەت و نەرێتی شەرعی لەسەر ئەمانە بەڵێ لەوانە سەرزەنش کرێ بەڵام ناڵێن پێگوناهبارە بێ بەس پێڵێن تۆ هاتووی لە خانەوادەکەی خۆت ڕەنگی جەژنت نیشان ناشرین کردووە واتە خۆشید لە ماڵی خۆتان تاراندووە لەسەر ئەمە محاسەبە کرێ چونکە بۆ لە ماڵ و خێزانی خۆتە لەم ساتە خۆشە کە ساتی خۆشەکانە بۆ خۆشەکان لێ ئەتارێنی
بۆ لەم کاتە دەی ڕەنگێکی تری پێشەوانە بەسەر ماڵ و خانەوەدەدا دەدەێت ئەمە لەرەدا حەقوایە سەردەنجێکی چونکە حەقی کۆمەڵە منداڵی خۆی خواردووە خێزانەکانی خواردووە دەوروبەری خواردووە لێرەوە شریعەتی ئیسلامی سەردەنجێکە ئەگەی ناوکو خۆی کە مردوێکی نەمردووە دایک و باوکێکە جێگیان سوتاوە حەزەکەم ڕۆی لای ماڵەکان ئیساحەت دەکەن ئەگە خۆیان بەبێ دەنگ بڕۆن و نەیکەنە تازیە لە ماڵەوەڵی قەی ناکە بچن کەواتە دکتۆر ئەما توانین وەکو نمونەیەکی زۆر جوان سەر بکەین کە شریعەتی ئیسلام ئەمەی ڕێگەی بەمەنیاوە هۆکارەکەی ئەوەیە کە لەو ڕۆژە هەمومان پێکەوە بین هەمومان کۆ ببینەوە لەسەر سفرەیەک بێ لەسەر مێزێک بێ لە ناو ماڵێکا ئەوە بۆ باسەکەم مەسەنیکە لەو فەرسەفەی زەکاتی فیتر کە لە کۆتایی نوێژی ڕۆژی جەژنا بووە بێ هەر یەکە لە موسڵمانان چەند سەر خێزانە بەقەدەر ئەندازەی خێزانەکانیان سەدەقە بکەن بۆ یەکێ لە حکمەتەکانی ئەوەیە جێژنەکان و بۆنەکان تەوزیعکەین خۆشیەکان بەسەر هەمومان دابەشکەین لەوانەیە هێندێک خانەوادە هەبن بە نەبوونی خۆیان وا بکەن سفرەی ماڵیان بۆنی ڕەنگی جەژن نەگرێ بەڵام بە گیرفانەکانی ئێمە لە ماڵی خۆمان ئەبەخشین بۆی دەورەبەرەکەشمان و هەژارانیش لەگەڵ منە سفرین ماڵەکەی ڕۆژی جەژنی وەکو من وابێ بە هەمان شێو خەندەی تێدابێ ئەمە ئێستان بەڕاستی ئەم هەنگاوانە ئەنێرە بە خاتی ئەو دابشکردنی خۆشەویستیە یا ئەو بۆ نەخۆشە بەسەر خەڵکی ئەو نیشتیمانە و خەڵکە لێوێدایە ئەخە بەڕاستی ئێمە کە بەخشین ئەو بەخشینە لەسەرمان واجب کراوە من بە پێویستیە بەخشم جابێ مەمنون بم هەژارە بدۆزموانە بیدەمێ هەبە مەمنونی بە شوێن هەژارێکا بگەڕێم بڵێم وەرە ئەمە زەکاتی فیتری منە ببی دەم بە تۆ خەرجیکەی ئەمە بەڕاستی شتێکە لە شریعەتی ئیسلامی وای کردووە لەوەی فەقیرەکە نەگەڕێ بە شوێن بە دەوڵەمەندە دەوڵەمەند گەڕێ بە شوێن فەقیرە باشە فەقیرەکە بۆ خۆی لە ماڵ دانیشت بێ دەوڵەمەند بڕوا دەرگای ماڵەکەی با بڵێ وای هاتووم کاسەی ماڵت ئەمڕۆ ئاوادان کەمەوە ئەم ڕۆحیەتە ئەم دروستکردنی ئەم هەستە لە ئینسانە بۆ دینداری کە کاتی عیبادێکی درۆژ ئەگریت بەڕاستی بۆ دروستکردنی ئەو بدابشکردنی ئەو خۆشەویستیانەیە و ئەو بۆ نەخۆشەیە بەسەر هەمووانە دابەشیکەین و بێ خەندەی سەر لێوانی مناڵەکانی لەگەڵ مناڵی خەڵکی ترا فەرقی نەبێ وەکو یەک وابین لە هەمان کاتە حتا ئەوەیەکە کێشەیەکیشی مشکلێکیشی هەیە لە ڕۆژی جەژنەکانە سونەتە بچین نەتە لە کێشەکانی بیکەین بە قسەی خۆش و سەحبەتی بۆ بکەین لە باتێ دانیشی لەگەڵا تەعزە بگێڕین پێ بکەنێ لەگەڵمانە چونکە بەڕاستی یەکێ لە فەرمودەکانی پێغەمبەری خوا سەڵ فەرمێ ڕۆژی جەژن سرورە سرور یانی دەربڕینی خۆشەویستی دەربڕینی کەیفخۆشی دەربڕینی خەندەیی دەربڕینی کراوەی دەموچاوی کراوە ڕوود کراوە قسەی خۆش نەسەق ئامادە باشە دکتۆرە ئەو کەسانی کە لە با بڵێن قسەیان نێ پێکەوە عاجزیەکەیە لە نێوانیاندا ئێمە چۆن وا بکەین لە ڕێگەی ئەم بۆنە ئاینیانی و کۆمەڵگە ئاش بکەینەوە و ئایا هیچ جیاوازیەک بەدی دەکرێت لەوەی کە بۆنە ئاینیەکان لە کۆندا زیاتر بۆ ئاشتەوایی بۆ تاکو ئێستا هیچ جیاوازیەکە لە نێوان ئەم ساڵەکانی ڕابردوودا لە ڕاستیدا ئەتوانم بڵێم بڵێم چونکە بەڕاستی لەم سەردەمی ئێستادا شتێک لەوانەیە کە ڕێناوڵێن نەخشەی ژیانی کۆمەڵگەت تێگەدا لە تۆبایی و دۆستایەتی مەسەلەی ئەم بابەتی سیاست و حیزبایەت و پارتایەت و کۆمەڵچێتی و جەماعەتچێتی و فڵان ئامە وای کردووە لەوەی نەمانتوانیوە وەکو بڵێن ئەمانە بکەنە ئامڕازێک بۆ خزمەکردن کردوانە بە ئامڕازێک بۆ جۆرە لە جیاکاری جۆرە لە دوورخستنەوە لە یەکتر چونکە ئینتیما بۆ حیزب واکە حیزبەکەی تری ڕقلەیە کە ڕقی لێ وسەدانی ناکە مەرحەبا جاری وایە جار مەرحەباکەشی درۆیە لەگەڵ جاری کەیکە بۆ چونکە لە پارتەکەی منە لە جەماعەتەکەی منە کۆمەڵەکەی من نییە ئەمانە خۆی بۆ خۆی کە لەو شتانی کە دەردێکی زۆر خراپە داوێتە ناو کۆمەڵگە کە ئێستا دابەشی کردوین بەداخەوە ینی ئەوایە ئەمانە ئامڕاز بوون ئامڕازی و قەڵەمەکەی گیرفانم وایە چۆن بۆ نووسین بەکاری هێنن هەموو ئەو شتانی کە دنیا هەیە لە ئێستا ماڵەیە ژیانی کۆمەڵایەتی ئینسان ئامانجە گەورەکەیە من و مرۆڤ و هەمومان هەم مرۆڤین مرۆڤێتی و مرۆڤون و ژینگەی مرۆڤون ئامانجێکی یارە گەورەیە کەس نابێتێکی با بۆیە ئێستام قانونێکی هەیە ئەگەر هەر کەس لەم نیشتیمانە ئالم شارەیە بوو زەرەری هەبوو بۆ تێکدانی ئاشتەوایی خەڵک سزای سەختیەدا چونکە ئەڵێ کاکە ئاشتەوایی وەبەر ژیانی ئاسایشی ناو کۆمەڵگا چ ئاسایشی خۆراک و چ سیاسی و چ کۆمەڵایەتیە ئەمە هێڵی سوورە ڕێگە نادێ هیچ کەسێ بەهی ناوی هیچ ناوی بازێنێ لێرە ئەمەیەکی کە لەو خاڵانی کە سلبیە ئێنا مەسەن بۆ نمونە لە ئیسلامە چۆنێکەوە لە ئیسلامە یەکەم بۆنەیەکەمە عیباتی ڕۆژوە زۆرینەی خەڵک پێ پابەندە ئەمە جارێکە بۆنەیەکە ئێمە نەفس و دەرونی خۆمان ئامادە کردووە کە زۆر ئامادەین بۆ ئەوەی چاکە بکەین ئەمجا پێغەمبەرگیان پێی وتوین کێ ئەتوانێت پێشەکێک پێش دەست بێ بۆ ئاشکردنەوەی بەرامبەرەکەی ئەوە قسێکی خاوەنی فەزڵە خاوەنی فەزڵ وەرەگرێت بێتە فەزیلەتی یەکەمینی هەیە کە دوو قات ئەجری هەیە لەوەی کە بەرامبەری گەڵا باشە دکتۆر باسی ئەومان کرد کە ڕەنگە ببوونی تو باس لەو کرد کە ڕەنگە حیزب و لایەنەکان بن هۆکاری بوون ئەیس بابەتەکانی سۆشیال میدیا بێگومان ئەمە گەڕێگەت مەسەر ئەوانە شتریش ماوە جارێکە ئەمە نقطەیەکی گرنگە بەڕاستی لە ئیسلامە ئەم دینداریە کە ئیکە هەمومان پێکە ڕۆژمان گرتووە دەروونێکی بۆ سازاندوم ئێستەکانە حەز ئەەکەم ببم بێکەم یەکەم کەس بمە یەکەمی
زمینەکان لە زۆشتە پێشنگ بم لە بەخشینە پێشنگ بم لە چاکەکاریە پێشنگ لە وتی جوانە پێشنگ لە عیباتی زۆرە پێشنگ لەوەی کە باشترین کەسی ناو کۆمەلگە دەرچون چونکەم باشترین کەسە بەڕاستی بەچی بە مواقفە باشترین کەس بەناو نییە لە ئێستامە باشترین کەس ئەبێ شایەتەکان کێویدا لە نزیکی خۆمەوە لە خێزان و مناڵەکان و برازا و خوشکەزا و ئەم جاوەند بۆ دراوسێکەکەم و هاوڕێکەم و کیانە ئەوە شایەتی بن کە من پیاوی چاکەم ئەوی لە چیوە دەرەکەوێت لە مامەڵەکانی ڕۆژان دەرەکەوێت لە هەڵسوکەوتەکان دەرەکەوێت لە مواقفەکان هەڵسەکان هەڵێستەکان دەرەکەوێت ئەمە نقطەیەکەم ئەمە ئەگەر دروست بێت ناو کۆمەڵگە ئەو کاتێک کێ ئازایە یەکەم چێ دەرگای کەسێبا کە بەردڵی یێشاندووە ئەبێتە خاوەنی فەزڵی یەکەم ئەلێ فەزڵ یەکەم ئەجری چەنەیە ئەجری دووقاتی فەزڵی بەرامبەرەکەیەتی ئەمێ کاسپی بکەم بۆ قیامەتم بەڕاستی کەسێ بەم ڕۆحەوە بژی زۆر هەوڵەتدا ئەوانەی دەربەی خۆ چاکاتەوە ئەمە یەکێکە لەوە شتێکی ترمان هەیە لە ئێستامان فەرمەکە ئیسلامی چی عیبادێکی حەملەکە یا حەجکەی پێشەوەی بڕۆ چاکە بزان دڵی کێ دەوساندووە چاکیان کەرەوە ئەگە کەسێ بوێ بەندایەتێکی تر ئەنجام بە ئەگەڕێ بە شوێنەوەیان نابێ دڵێ بەجێ بێڵێ لێ تۆراوێت لە کەعبە نوێشکە پێش هەموو شەجارێکە دڵەکەیرە چاکەمەوە ئەم جا بڕۆم بۆ ئەوێ ها ئێستام چەند شتی جوانی دانایانی هەموو شتەکان وا لێەکە لە هەر عیبادەکەیەکەی ئەبێ پێش عیبادەکەی کومەڵە هەنگاویان جاین بم ڕۆژوم کە دوای ڕۆژوە فەرمی ئەبێ خەریکەوەی کە ڕۆژەکە تاوکرد لە مزگەوت تا جەژنەکەین ها بۆنێ جەژن بۆ چییە نوێژی جەژنمان کە لە مزگەوت هەڵەسین هەر هەمومانی تر ماچەکەین نزیکەی مەسەنجاوە 400 بۆ 500 کەس ئەهلی گەڕک بە مناڵ و بە گەورە بچوو کێوانی تەقەکەین جەژن پیرۆزاکەین بۆ ئاشکردنەوەیە بۆی دڵەکان حێچی تیان نەمێنێ ئەمە یەکەم هەنگامانە لە مزگەوت دەست پێەکە هەر هاتیینە دەرەوانە دوای ناخوانیم ئالی گەڕک ماڵە گەڕین هەموو خەڵکە ئاشتەکەین لەگەڵ دراوسەکانم هەوسەڵسەی لێ دەنداوێت نازایی لە یەکەم ئەم جاچم ماڵی خەزمەکانم یەکەیەکە ئیسلام ئەم عاداتانی ئەم ئەمای هەموداناون بۆ چاکردنەوە وەڕێ خستنەوەی کۆمەلگە کە ساڵێکی تری شەڵام ساڵ لەم جەژنیا کۆمەلگە ڕێگەخێنەوەوانە بۆ ساڵێکی تر هەمومانتر دەستپان خێن دەستی یەکترەوە ژیان بەڕێیەکەی دین بەڕاستی ئاواهەیەکە بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە وڵاتی خۆمەلاوە زۆر شوێنترا کۆمەڵی شتی تر ئەمڕازن تێکدەرن وەکوتوی کێنەرمە ئەمە ئینتیما سیاسیەکان شێکی ترمان هەیە بەڕاستی بابەتی ڕاگەاندن چەند ئەرێنی هەیە ئەوەندە لایەن نەرێنیشی هەیە وەکو مەسەر هەموو زۆر شتی تریشمان هەیە دنیا هەروایە وەکو چەکیش هەروایە چەکیش ئەرێنیشی و لایەن نەرێنیشی زۆر زۆرە ئەمی بە هەمان شێوە ئێمە لە سۆشیال میدیا بەڕاستی تایەتی و میدیا بەگشتی یەکەم ئەو کەسانێک ئیشی تیاکەن زۆربەی مەسەن ئامانجە گەورەکانیان ئامانجی نەهاتون نەخشەیەکمان هەیە بە نەخشەیەکی گەورە هەمومان متەفیق و یەکدەنگ بین لەسەر کە ئەمە هێڵی هەمومانە ئەبێ ئەم هێڵە نەبەزێری کە هەسڵ وا بوو لە ڕۆژاتی ڕۆشنبیری یەک هێڵی گشتی دابنێ بڵێ ڕاگەیانکارەکان ئێوە هەمووتان لە بچووک تا گەورەتانەوە ئەمە هێڵی گشتی هەر کەسێ دەست بە ئەمە بەرێ کەڵاگەشی داخێ سزاکە سەختە بێ چونکە بەڕاستی کۆمەلگەی ئێمە ئاشتەوایی کۆمەلگە ئاشتی کۆمەلگەمان خاڵی هەرز گەورەمانە ناوی کەس ناشرینیکە ئەمە نقطەیەک نقطەیەکی تر بەڕاستی ئەو کەسانی کە ئێستا بە پرسیاتی گەوران لەم وارە هەیە کیە ناوانە ئایا کەسانە ئەم هەستیان تایە هەستی ئەوەی کە بۆ کۆمەلگە بژین بە عام یا تەنها ئەویش خودگەراییەکە ئاخر بەڕاستی بابەتێک لە ئیسلامە ئەڵێ من خودگەرایی بۆ مرۆڤ یەکێکە لەو هەنگاوان یا بڵێن لەو خاڵانەی بەرەو نەرێنی زۆرتە بە تاکو بەرە ئەرێنی خودگەرایی من تەنها لە هێندێ مەواقیفانە دروست بەکاری بێنم ئەبێ دایمە بەڵام ئێمە و ئێوە هەمومان پێکەوە لە ئێستا مناڵە من هە بڵێن من پیاوی چاکم هەم ئەم منە دەڵێسەد من دەشکێنێ ئەم منە بەرەو دۆزەقێک ئەبا ئەوە دایمە لەگەڵ خەڵکا بژی بڵێ ئێمە هاوڕێکانم کۆمەلگا نیشتیمانەکەم خەڵکی ئەم وڵاتەم بێ بەم زبانە قسە بکەین واز لە زبانی تاگڕەوی و زبانی خودپەرستی و خودناسی و خودنازانچی ئەمانە بێ کەمکردن لە کۆمەلگا دکتۆر هەڕێک لەو وشەی ئاخری جەنابتۆ کۆمەلگا لە شاری سلێمانی لە مێژووی ڕابردووە لە هەموو گەڕەکەکانە هاوڵاتی مەسیحیمان هەبووە هاوڵاتی جوولەکەمان هەبووە سونیمان هەبوو موسڵمانمان هەبووە شیعەمان هەبووە هەمووی پێکەوە ئەمە طبعاً بۆ هەموو شارەکانی تری کوردستانیش بەڵام من بە نمونە سلێمانی باس کرد ینی باسەکەن ئەوانەی کە تەمەنێکیان هەیە ئەوانەی کە لە ئێمە گەورەترن وە تەجروبەی ژیانیان هەیە من باوکم زۆر جار باسەکەڵێ لە سابوونکەران کە ئەم ماڵە برنجی لێناوە ئەویان شلەکەی لێناوە ئەویان گۆشتەکەی لێناوە و هەمووشی پێکەوە دانیشتون بێکەوە نانەکەیان خواردەوە بەیەکەوە پیرۆزباییان لە یەکتر کردووە بۆ ئێستا ئەم شتە نابینین دکتۆر ینی هۆکارەکانی چین کە ئەم ئاشتەواییە ئەم پێکەوە ژیانیە ئەم یەکتر قوبولکردنە ئەم خۆشەویستیە ئەگەر
هەش بێت ڕەنگە کابوو بێتەوە ینی بۆ دەرەجە زۆرە نییە ینی بۆ دیارە زۆر نییە. بەڵێ وڵی من ئەوەی کە بزانم من ساڵی هەشتاکان کە تەمەن من لە هەشتاکان ئێمەتر عشقمان ناسیوە لەمە گەڕێکی مەسەن ساڵن کرامی لە گاوران بووین و گەڕەکەی کەیتر کەنیسەکە تقریبا 4 ماڵ لە ئێمە دوور بوو لەگەڵ ماڵ دراوسێنەمان کە ئەم لا بەرامبەر ماسێ 4 ماڵ و لا دراوسێمان هەبوو کە مەسیحی بوون ئێمە گەورە بووین هەستمان نەکردوە جیاوازن لەگەڵ ئێمەیە تەنامان زانی مەسیحی کاتە نمونەیەکی باشمێنە کە خۆت دانیشتی و گەڕەکە ئەمان زانی مەسیحین بەڵام ئەگەر من نەخۆش بوو مای مناڵەکان ئێستا خرا ئەو معاون طبی بۆ هات دەرزی بۆ کردین حەبی پێداین چەندی جارەکە ماڵەکانیان چوین سەسفرەکە نانمان نەخوارد ئەوان لە ماڵم سەسفرەکەم نانیان نەخوارد ناڵەکە ناوە تێکەڵ بین پێکەوە هەستمان نەکردەوە ڕۆژێ ڕۆژان ئێمە قینێک هەیە ڕقێک هەیە لە بینمانە کەس فێری نەکردبووین ئێمە ڕق بەرامبەریان دژ بین نە ئەوان کەس فێریکەم دژمان منێ و کەس فێریکی دژمان بێ بۆ یەکە هەمومان پێکەوە لێک خاکا بووین لێک گەڕەکبووین پێکەوە ئەژیان ئەمە یەکەم پەیوەندی بەڕاستی وکو پێم وتی بەو جەوە سیاسی هەیە کە ئەمە ئەپارێزێ ئەگەر جەوە سیاسیەکان واز بێنێ خەڵک خۆیتوانێت خۆی ڕێخە خەڵک ڕێکەوە دین بەڕاستی هێندە مقدی کۆمەڵە مقیماتی زۆر گەورەی کۆمەڵایەتی هەیە ئەوەندە بەهێزن ئەتوان لەگەڵ هەموو چینەکانی کۆمەلگا بیکا بەیەک بیکا بێک دەست چونکە فەرمی ئەبێ کەل بوونیان ئەبێ کۆمەلگەوەکو دیوارێک وابن ئەوکو خشت ڕێکخرابن نابێ بەدەکانێکی دەرچێکی وابکە بێ ڕێکی خەی ئەبێ ڕێکی نەخەی کۆمەلگە دروست نابێ ئیسلام ئەم ڕۆحە دروستەکە بۆ ئێمە ڕۆحی تەعاون و هاوکاریکردن کە پێماڵە تەعاون عەلە البر و تەقوایەکێکە لە سیما جوانەکانتان هاوکار بن لە کاروباری چاکەیە لەگەڵ هەموو کەسەکە هاوکار بن نێوت وەرگەڵ کیا کێ بڕی هەبوو کێ چاکە خواز بوو لەم وڵاتە لەگەڵ دەست تێگەڵکە چونکە چاکە سیمای نیشانەیەکی جوانی ئینسانیە بەڵام فەساد نیشانەیەکی جوان ناشرینی ئینسانیە لەوەیە قەت بەشداری نەکەی بەڵام فێر لە تەعاونی بێڕە بەشداریکە ئەمە یەکێک بووە خاڵی یەکەم بەڕاستی هۆکارەکە چی بوو کۆمەلگە کەم بوو کە خەڵک مەسەلەن کەم بوو کەمترین هۆکاری جیابوونەوە هەبوو بۆ یەکە ئاگونجا مەسەن ئەهلی گەڕەکێک هەمووی 500 کەس دەوانێت توانێت بزوو دەکاکۆ بوونەوانێ پێکەوانێ نانیشانە خوایە مەسەن لە شوێنێک کاکۆبوونەوانەکان پێکەوە تێکەڵە کردووان خوارد ئێمە لە بیرمان دێ مەسەن خواردنمان بۆ یعنی لە ڕۆژەکانی جەژنە دراوسەکان خواردنەکاندان بۆ یەکتر ئێمە ئەمان نەبە دراوسێ ئەوی ژەهێنایەتی مەسیحی بۆ موسڵمان هەموومان خوارد کەس نییە پرسیە من نانی ماڵی کێیە ئەمە زانین چێشەکان چۆن تامی چۆنە ئەگەڕان بە شوێنەوەیان کە مناڵبووین ئەمەکە دێوە ئەمەش ئەمە هەرسی خۆی ئیسلام ینی کە ئمە هەدیەکە شتێکی زۆر جوانە دیارێکە لەواتە چۆن نوقڵەکە بەخشین بەشە لە خواردنەکەیشیان بەخشیوە هەموو من طبیعەتێک وانێمە هەبوو دایکانی ئێمە پێشین ئەوە فێرکرابوون توانگە خوددان دروستەکەی دای من با زۆرترین کەس دێ بخوا چونکە خێرت ئەگا هەر کەس حیزەکەی پێغەمبەری خوا کە فەرمێ فی کولی کەبدین ڕەطبەتن صەدەقە لە هەموو دڵێک یان مەسەلەن سپڵێکی تەڕا سەدەقە هەیە تۆ ئەگەر گیانەوەرێک شتێکی خزمەتی پێ بکەیت چاکە بۆ نووسێ دایکانی پێشینی ئێمە ئەم مەنتیقان هەبوو ئەم بەم مەسەلەن لۆژیکەوە هاتن چێشیان دروستەکە بۆیە ئاوی زیاتری تێ کرد بەشی دوو دراوسە شیانار بەشی مەناڵەکانی خۆشیە کرد بۆیە سەدەقە و خێرەکەی بگا ئەوانش بە هەمان شێوا بوون ئەمە خاڵێکی تر بەڕاستی ئەو کە ئێستا لە ئێستادا بۆ نەو بناسە بە جەژنەکان گۆڕاون حکومەکەی بەچی گۆڕاوە بەوەی کە یەکەم خەڵگان هەم لا زۆرە دومیشان زۆر بڵاو بووینەتەوە خزمان و دۆستەکان جاران هەموو دەبیرم دێ ئێمەگە جەژن بواە لە بۆنەی جەژنا بە 2 ساعات هەچی خزمانە گەڕین چونکە هەمومان لێ گەڕەکا بووین بۆیە پورزا و ئامۆزا و خاڵۆزا زۆربەی ئەمانکانی بە 2 ساعات تەواو بوو ئەمە ئەکرێ بڵین ئەمە هۆکارێک ببووی کە ئێمە نەتوانین ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە ئەو خۆشەویستیە کاڵ بێتەوە خۆشەویستی توانین ئەسەر کاڵ نەبێتەوە بەڵام علاقە و پەیوەندیەکە سەردانکردنەکە تۆزە زەحمەتە بێت چونکە گەڕێکی تێدا لە جیاوات بە پێ زەحمەتە لەوانە هەموو کەسێک ئەمڕازی هاتوچۆکردنیشی بۆ دابین نەبێ یا لەوانەیە بەشێکیشی تەمەڵی بەڕاستی تەمەڵی بەم گەنجانی ئەمڕۆ تا دێ ئەمڕۆ گەنجی سۆشیال میدیا ئەوەی کە لەسەر سۆشیال میدیا پەروەدابێ بە مەنتیقی سۆشیال میدیایی حەز لە تاکبوونەوە کە حەز لە کۆمەلگا ناکە ئەم بابەتی ئایپاد و مۆبایل و نازانم سوشیال میدیاوە کە لەوەی ئینسان بەتەنها خۆی بێژێت چونکە تەلەفۆنێکی بۆ کە ڕسم سۆت و سۆڕۆی بینی مەرحەبا کاتەوە زادێت چوە بۆ ماڵیان وەکو نازانێت کە لە ئیسلام ئافەرمێت دەستەکان بەردەست یەکتر ئەم تەوقەکردنە بەشێ بۆ خۆی تەماسێکی تایبەت جەستە بە جەستە بکەوێ لەسەرێکی تایبەتی هەیە
باشە بۆیەکە لە تەوقەکردنی سامە سونەتە باوەش بیاکردن لە جژنەکانە سونەتە بێ جەستە بە جەستە بکەوێ زانجی کۆنتاکتێکی تایبەتەکە تازە بوونەوەی علاقە و پەیوەندیەکانە بمانەوەی ئەمانە لە ڕووی ئیسا زانستی شوانە پەیوەندیکی زۆر ئەم دەستدانە لە دەستی یەکتر پەیوەندیکی عجیب دروستەکە ئافەتان بۆ ئافەتان و پیاوان مەسەن بۆ پیاوان و کاچین بۆنە جژنەکان ئێستا سۆشیال میدیا بەشێک کێمی کاڵ کردوەوە هەر تەلەفۆنەکە گرێ و دەستێوانە ئاوا دانیشێ لەگەڵ هەمیان بە سەڵت و سۆڕە قسەی خوانەکەن و جەژن پیرۆزە و هاتە تەواو هاتین و ئیتر ناچێت بۆ ماڵەکەیان ئەوە خۆی هۆکارە بەڕاستی کە بەڕاستی یا تەمەڵبوونە یا پشتبەستنە بەدیلە کە ئەم بەدیلە بەڵێ علاقەکە هەر بەدامەکە بەڵام خۆشەویستێک و جاران بەهێز ناکات ئەوە نقطەیەکی خەڵکی تر بەڕاستی جارانە خەڵک دەرونی پڕ لە بەرامبەرامە کەسەکانێتێک کەمتر ڕقیتیا بوو داخ نەبوو زۆبێت چونکە هەمومان هەر لە خەڵکی خاڵی کەساوەت و ژیان بین و کەمترین شتمان بەرامبەرێتە لە بیست ئێستا سۆشیال میدیا هەر بچوترین شتێ لێ ڕووی داوە ئێتر بە خۆی خێرا قسەی دەسەر بەرچاوی هەموو خەڵک دکتۆر فێر ڕقتەکە دکتۆر با بتوانین زۆرترین سوود وەربگرین لە قسەکانت و زانیاریمان بیتێ ڕۆڵی مامۆسایانی ئاینی ینی کە مامۆسایانی ئاینی کە باسەکرێت لایەنی سیاسیەکانی کە جەنابە باسە کرد ڕێکخراوەکان کۆمەلگا مەدەنی نازانم سنتەرەکان هەمووی داوا دەستگاکانی ئالامیش داوا لە مامۆسایانی ئاینیەکان کە ڕۆڵیان هەبێ لە هەموو بوارەکانە بەتایبەت لەم بوارەیە لەم لایەنە گرنگەی ژیانە ڕۆڵی مامۆسایانی ئاینی چۆن هەڵە سەنگێنی ڕاستی ئاگەیمە بێن بەراود دێ بکەین بە حکمی بوونی ئەو تەوژمە گەورەی کە ئێستا ڕووکردە ناو گەنجان و لاوان و سۆشیال میدیا و خەڵکی ئەم وڵاتەی ئێمە بەهێزی ئەوەوە لەگەڵ کاریگەرەکانی سەرێکی دێرە ڕۆڵی ئازانانی ینی زۆر گەورەیە چونکە ئەگەر ئێمە حسابمان بکرد ئەگەر بوو کوڵی هەژمارێک و کوڵینانی بین بەڕێژە وەریگرین لەوانەیە ئەو تەوژمە فکریە ئایدۆلۆژیە سیاسیە کۆمەڵایەتی کاتوتە وڵاتی ئێمەوانێک کە بە ئاسانی دەستەکا بە هەموو شوێنێ ئەگەر ڕۆڵی دین و ئاینە و ئێستا کۆمەلگە زۆر ڕەشاو هەر ئێستا کە الحەمدولیلا کۆمەلگە ماوەتەوە کە ئێستا الحەمدولیلا تا ئێستا بەشێکی باش لە ناو خەڵکە علاقە و پەیوەندیەکانیان وەکو خۆی ماوەتەوە بەشێکی خەریکە دروست کاتەوە ئەمە خۆی بۆ خۆی ڕۆڵی بەڕاستی مزگەوت و مامۆسایانی ئاینیە کە زۆر چەقل لەسەرەوەکەنەوە کە بێ وریابین حتا بابەتی ئێمە لەوانەیە هەموو ساڵە چەند جارە باسی سۆشیال میدیا و باسی کاریگەریەکانی ڕاگەیاندن بکەین لەسەر کۆمەلگا و چۆن بتوانین باوکان لە ناو لە ماڵ و دایکان لە ماڵەوانە ڕۆڵی خۆیان ببینن حتا مامۆسایانی ئاینی زۆرجار جەقل لەسەرەوەکەنەوە کابێت دایکان ئەو پۆستەی خۆیان چۆڵ نەکەن چونکە لە شەریعەتی ئیسلامیە کاتێکە نەفەقە و خەرجی لەسەر ئافرەت واجب ناکە کەسابەتکە معناوە نییە ئافرەت عەقڵی ناشکێ بە بازرگانی معناوە نی ئافرەت لە پیا و کەمترە ئەو بۆچوونە لە ئیسلامە بۆچوونێکی تەواو هەڵەیە پێمان دەفەرمێ ئەوە تەفەڕوغە بۆ پۆستێکی تایبەت دایکایەتی یەک پۆست یەک دانە پۆستێکی گەورەیە هەموو کەس ناتوانێت ئەو پۆستە وەرگێت تەنها دایکە توانێت بیکە لەبەر دایکیش ئیشەکەی ئەوەنە گەورەیە ئینسانی ئایندا بۆ ئەم کۆمەڵگە پێشکەشەکە ئەبێت تەفەڕوکە پیاوە خاتە خزمەتی ئەو دانیشێک و خانمێک تەنها ئیشی ئەوە بێ ئینسانی حاکمێکی باش پەروەردە دەکات دادوەرێکی باش مامۆستایەکی باش زانایەکی ئاینی باش ڕاگەیاندنکارێکی باشمان بۆ خاتە ناو کۆمەڵگەوە ئەمە بابەتەکە ئالەوەیە ئەم پۆستە گەورە بۆچی نابێت چۆڵ بێ چونکە ئاخر ئەگەر چۆڵ بوو ئەم کاتە چی جێگرەوەیە بێ دایک ڕۆڵە گەورەکەی لە دەستدا شیشەکەی خۆی کێچێتە شوێنەکەی ئەو کاتە کابوو ئەم منداڵانە چی فێرە بن ئەو نەوەی ئایندا چی فێرە بێت زۆشتی لەبیرەچێتەوە ئەخە دایکە فێریەکە ئەوە بابە گیانە ئەوە خاڵە گیانە ئەوە مامەیە ئەوە دراوسی ئەشتەکەی وایە بێ ئەوە مامەڵە بکەین ئێگەر ئەو نەبوو لەکوێ وەریەگرێ کێ فێریەکە ئێمە بەڕاستی بمانێن نەمانێت پەروەردەی کۆمەڵگەی خۆمان یان یەکەم شتێکە شت خێزان یەکەم قوتابخانە دووهەم یەنە ناو مزگەوتەکان سێهەمیان پەروەردەکردنە پەروەردەی ناو قوتابخانەکانە لە ناو قوتابخانەکان و کۆڵین پرۆسی خوێن پەروەردەیە ئێمە بەڕاستی پەروەردەی ئاینیمان بە تەواوەتی هێناوە کاڵمان کردوێتەوە لەوێ چی فێرەکەین چۆن ئەمە وای فێرەکەین کە بێ خۆشەویستی بۆ خۆی بۆ نیشتیمانی بۆ خاکی بۆ خەڵکی وڵاتەکەی خۆی کەسوکارەکەی هەبێ باشە دکتۆر باسیەوە کرد کە پیاوانی گەڕک لە کۆنیشدا و لە ئێستاشە لە هەندێک ناوچە کاڵ نەبووە بەڵام باس لەوە کرد کە کاڵ بۆت و بۆچی ئێستا ئەمەی کە پیاوان ناگەڕێن ئەو مەڕاستیمانی کە پێشتر دەکرا ناکرێت بەڵام لەگەڵۆشدا لە هەندێک ناوچە بۆچی بەتابەتی لە گوندەکان یاخود باوڵی لە ناوچەکانی گەرمیان و ڕانیە و چەمچەماڵ و ئەم شوێنانە تا ئێستا گەرم و گوڕی هەیە بۆچی لە ناو شار هێندەکە من عەرزم کردی بەشە هەر زۆرەکەی ئەو حاڵەتەیە کەوتمان جێگرەوەیەک دروست بووە کە ئێستا موبایل و تەلەفۆنەکانمان هەیە ئەمەیەک دوو هەمیان شتێکی تر کە ژیانمان تێکداوە بەڕاستی ئێستا خەڵکی ئێمە فێر بووە بەشەوە ناخەوێ بە ڕۆژ ناخەوێ کە ئەمە ڕێکە ڕێک پێچەوانەی هەم ئەوکڵ ئامۆژگارە دینەکانمانە و هەم پێچەوانی سروشتی مرۆڤیشە بەڕاستی شەوەکان بەکارهێنێ هەتا بەیانی ئەنجا لەگەڵ بەیانی بۆ خەوێ هەتاکو ئێوارە
ئەو کاو ئەوی کە خەوی بە ڕۆژە ئیشەکەی ڕۆژی لە کیس چووە ئەمەکێک کە لەوانێ سا کە مەسە ماڵانی کە ناگەڕانەوە ماڵسە بەخوام شۆ نەخەوتین ئاخە بەخوا ساعات شەو ساوکە من چۆن هاتم ساعات بۆ هێرانما کێ کاتێتی خەواڵوانە ئابەوانی چووکە تۆ لە کاکە منە خەوم منیش ئەم شۆ نەخەوتم ئەگەر مەسەر ئێمە ئەمانەما هاتوین عکسمان کردوێتەوە یەکێ لە شتانی کە سلبیە ئەمەیە لە ناو شارەکانە ئێستا ئەم ڕیتمە زاڵ و بەسە گەنجان و لاوان و زۆبی عایلەکانە بەڵام خۆی بەڕاستی هێشتا الحەمدولillah هەر باقیم ماوەتۆ لە سەمەگەڕەکانی ئێمە ئەبینی یان لەگەڵ سەعات حەوت ناچین هەش دەگەڕین الحەمدولillah خەڵکی گەڕێک هەمومان ناچین ئەو ماڵانەی کە دراوسی ئەم دی و ئەو دیمانن ئەمێ بەسەر دەکەینەوە جاری وا هەبوو من هاتمەتۆ گیرفانەکانم هەردووکیان نزیکەی 200 دنەگن قوڵ ماڵ گرتووە یعنی 200 ماڵ گەڕاوم لە هەندێک گەڕەکەەکان هێشتا ئەو ئەمە چییە پەیوەندی بەکیەوە پەیوەندی بە خەڵکی ئەو گەڕەکان و پیاوانەی کەلوێن ئەم جیلە تازەی کە پێیەگا جیلی گەنجان و جیلی ئەم تەمەنەی ئێوە حەزی لە گەڕان و تێکەڵاوبوونی کۆمەڵگە نییە وەکو پێم وتی ئەمە سۆشیال میدیا پەروەردە کردووە بەڵام جیلی ئێمە و جیلی ئەوانەی کە لەناو مزگەوت و لەناو کۆمەڵگە بوون لەناو خێزان پەروەردەبووین هەتا ئێستاش ئێمە هەر مشتاقین بۆ حاڵەتە ئەوەی بەڕاستی کاوەی بڵێن جارێکی تر بڵێن دایکان خێزانەکان وەرنەوە بۆ پەروەردە ئەسڵیەکە توخوا بە مناڵەکان نەدێنن دەست سۆشیال میدیا خۆتان پەروەردەیانکەن ئەو ئاکارە جوانە کولتورە جوانی کورد کە هەمان بوو بانەوەکەمان لەبیری نەچێتەوە کاکە بەمانای ڕۆشنبیربین ئەوە نییە من بێم کولتوری خۆم واز دەبێنم ڕۆشنبیربین ئەوە نییە بەڕاستی بێم لە جلوبەرکی خۆم داماڵێم ڕۆشنبیر ئەوە نییە بەڕاستی من لە کەسی خۆم و خاکی خۆم داماڵێم بە کولتور و کەسی خاکی تر لێرە مامەڵە بکەم ئەسڵایە من لەم خاکەدا ئابێ ڕەنگی کودایەتی خۆم بۆ یەوتمە بێ ئەمجی لە جوانەی خۆم و ئەم جامانەی خۆم کە هەمە و ئەو ئەنێرەتە جوانە عادەتە جوانەی کەمانە بیپارێزین بەڕاستی ئێمە وەکو مامۆستایانی ئاینی وەکو دین بە یەکێ لە ئەساسەکانی ئەزانی وێ پارێزگایی بەردەوام لەکەین هەتاکو ئێستا ڕۆمان ڕێگەمان نەداوە بە خۆمان بێن ئەمە لە خۆمان بکەینەوە هەتا مەسەلەن ساڵەکانی هەشتاکان لە بیرم دێ لە 1985 برادرانی کۆمەڵێک گەنج و لاوی تازە پێگەشت و گاڵتەیان پێمان کرد کە ئێمە جامانەمان لەسەراگۆ ئەگۆ فەقی بانگیان نەکردی ڕۆژێکیان وتم ڕۆڵێکیان بۆچی گاڵتەمان پێکرد تۆس کورتی بکەیتم لەم سەردەمی ئێستا کە بەعز مەسەلەن تۆ دژی کوردە من بە ڕەمزی کوردیەوە لە ناو خەڵکا دێم واچەمە بێت تۆ سپاسم کرد باە دەست خۆش دکتۆر سپاس بۆی کەمڕۆ لەگەڵمانە بووی سپاس بۆ دکتۆر محەممەد پێنجێنی مامۆستا ئاینوی سەرۆکی لیژنەی فتوای سلێمانی کەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە بوو.